بیکە نەجاتی باشە؟ من وەڵام منیش بۆ بێتاقەتی نازانم کامێرەی چەند نازانین چۆن لای دەوەستڕێ ئەومان مامۆستا دەبڕێ وەرگێت مامۆستا بێتاقەت بووە. والله بێتاقەتی بێگوبان بێتاقەتی ناخۆشە بەجێهێشتن زۆر ناخۆشە لەبەر بەڵێ. کۆتایی پێبێنن بەس مامۆستا خۆی هەستی ناسکە دینە هەروەڵا. مامۆستا عشق و جوانیە بۆیە ئاوازێکی من ناسکە یەکەم جارە ئەمڕۆ فربێسکم لە چاو هاتی کاتی ڕاگەیاندنی دەرەنجامە؟ کاتی ڕاگەیاندنە سپاس بۆ لیژنەی بەڕێز دینە. هەر یەک لە عەدنان تەیموور لە باکووری کوردستانەوە لە شاریوان کوردستان بەدرخان لە زاخۆی دەلال هەروەها فەرهاد عادل لە ئامێدی و بەڵێ؟ ئەنجامەکان ڕاگەێنین بێگومان دینە. من ناوی ئەو بەشدار بووە خوێنمەوە کە بەداخەوە پرۆگرام بەجێ دێڵێت و چی دیکە لەگەڵ ئێمە نامێنێتەوە. مامۆساڵکە و دەستی کردووە بە گریان شێواز بێنە کاکە بیخێنەوە تەواو پێکەنێ بۆی دیار نەبێ گریانەکەی من مەخەب گریان. ئەو بەشدار بووی کە چی دیکە لە پرۆگرامی